گوسانی سڵاتان لەبێت بەنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. چەورەم جارەی بەنامەکەمان تایبەتە بە چارەنووسی کۆچبەرانی کورد لە دوورگەی کریدی یۆناان دوای ئەوەی کە پێنجشەممەی ڕابردوو 22 مانگی حوت بەلەمێک لەو دوورگەیەدا نەکۆم بوو کە باس لەوە کراکە کۆمەڵێک کۆچبەری هەرمی کوردستان لەناو ئەو بەلەمەدا بوونیان هەیە. پرسیار ئەوەیە ئەوانەی کە لەناو ئەو بەلەمەدا ڕزگاریان بووە چارەنووسیان چی لێ دێت و ئەگەر بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان چۆن کار لەسەر ئەوە دەکرێت جارێکتر بیان گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و ئەوانەی کە تا ئێستا چارەنووسیان نادیارە خێزانەکانیان لە چاوەڕوانی ئەوەن کە بە زیندوی یاخود بە مردووی چارەنووسی منداڵەکانیان یاخود ئەو کەسانیان کە لەناو ئەو بەلەمە بوون بزانن چارەنووسی ئەمانە چی لێ دێت کێ هاوکار دەبێت بۆ ئەوەی کە ئەم کەسانە یاخود تەرمەکانیان بدۆزرێتەوە. ئەم کەسانە بۆ بەردەوام دووبارە بوونەوەی هەیە باس لەوە دەکرێت کە پەنابەران لە دۆخێکی خراپدان بە شێوەیەکی گشتی یعنی ئەو کەسانی کە بەتایبەت لە هەرێمی کوردستانەوە کۆچ دەکەن و ئەویانە کە ژیانێکی باشتر و ئارامتر بۆ خۆیان مسۆگەر بکەن. بەڵام ئایا ئەم ژیانە بەدەست دەهێنن یاخود بەو شێوەی کە لە چەنەها کەیسی تریشدا گوێبیستی بووین و ئەم کەیسانەش وەک ئاماژەم پێکرد بەردەوامی هەیە بەداخەوە لە بری ئەوەی کە ژیانێکی خۆش بۆ خۆیان فراهم بکەن تەرمەکانیان بەدەستی کەس و کاریان دەگاتەوە. یعنی ئەم کەیسانە تاکەی ئاوا بەردەوامی دەبێت و کێ لە هەوڵدا دەبێت بۆ باشترکردنی ڕەوشی ئەم پەنابەرانە و وەک ئاماژەشم پێکرد ئەگەر چارەنووسیان نادیار بێت چۆن لە هەوڵی دۆزینەوەیان دابن. ئاری جەلال لەگەڵ من میوانە سەرۆکی دەستگای لوتکە دیارەکاری ئەوان بۆ پەنابەرانە ئەوان باسمان لەوە بۆ دەکەن کە چۆن کاریان لەسەر ئەوە کردووە کە ئەم پەنابەرانە ڕزگار بکەن و چۆن کار لەسەر دۆزینەوەی ئەو تەرمانە بکەن کە تاکو ئێستا دیار نین و بگەیەندێنەوە بە دەستی کەس و کاریان. کاک ئاری سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت. با لە دوایین کەیسەوە دەست پێ بکەین بۆک ئاماژەم پێکران ئێمە بەردەوام گوێبیستی ئەم کەیسانە بین چەنەها بەرنامەی تری لەسەر کراوە و ئەگەر عنی ڕەوشەکە وا بێت ڕەنگە چەنەها بەرنامەی تریشی لەسەر بکرێ ئەم جۆرە کەیسانە بۆچی ئاوا بۆ شێوەیە دووبارە بوونەوەی هەبێت لە کاتێکدا کە خەڵک هەوڵی ئەوە دەدات بڕوات ژیانێکی باشتر بۆ خۆی مسۆگەر بکات بۆ بەم شێوەیە لەناو ئەم بەلەمانەدا بەم شێوەیە چارەنووسیان بەرەو نادیاری دەچێت. بەڵە بەداخەوە دیارە ئەمە یەکەمین ڕوودا وە کۆتا ڕووداویش نابێت کە بەسەر کۆچبەران بەسەر ئەو هاوڵاتیانی کە نیشتیمانی خۆیان جێهێڵن و بەرەو ژیانێکی شایستەتر و باشتر کە ئەیانوێ بڕۆن ژیانێکی باشتر بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن دیارە لە دواهەمین ڕووداو کە بەسەر کۆچبەران و بەسەر هاوڵاتیانی عێراقی و بە تایبەتی هەرێمی کوردستان هاتووە بەداخەوە کە کاژمێر و دەخولەکی شەوی پێنجشەممە 22 ئەم مانگە بووە کە پۆلە پەنابەر بە پێی ئەو زانیاریە سەرەتایانی کە بەدەستێمە گەشتوە دیارەکە ویستویانە لە کەناراوەکانی وڵاتی تورکیاوە بە دەریای ئیجا بێنە خوارەوە بۆ نزیک دوورگەی کریتی کە کۆتا دوورگەی وڵاتی یۆنانەوە لێەوە سەرکەونە سەرەوە بەرەو دەریای سپیناوە ڕاست خۆیان بگەنن بە کەناراوەکانی وڵاتی ئیتالیا. دیارە بەداخەوە لە دەرەنجامی پەکەوتنی یەختەکان بەداخەوە کۆمەڵێک لەو کۆچبەرانەی کە لەناو ئەو یەختەیە بوونە بێسەر و شوێن بوون و تاوەکو ئێسەش بە بێسەر و شوێن بوو لە قەڵەمە درێت و کۆمەڵێکیشیان لەلایەن پۆلیسی کەناراوەکان وە ئەو یەختانی کە نزیک بوونە پۆلیس ئاگاداری کردوونەتەوە ڕزگار کراون لە ئێستا لە دوورگەی کریتین لەوێ حالی حاضر ژیانیان باشە و تەندروستیان زۆر باش و جێگیرە بەڵام ئەوەی هەتاوەکو مەجرەی یاسایی و تحقیق لێکۆڵینەوەکان تەواو بێ لە چۆنێتی ئەو ڕووداوە بەسەر ئەو یەختەیە هاتووە کاتی ئەوێت کاگاری ئێوە لێکۆڵینەوەتان لەوە کورت و بزانم چۆنێتی ڕووداوەکە چۆن بۆ ینی هۆکاری ئەو چی بۆ کە ئەو یەختە بۆ شێوەیە لاتۆ هەتاوەکو ئەم دقەیە پێش داغڵی ستۆدیۆ بم من لەگەڵ سەفارەتی عێراقی قسەم کردووە و سەرجەم بەڵگەنامە و زانیاریەکان ئەوانی لەلایەن کەسوکاریان و لەلایەن ڕزگاربووی ڕووداوەکان کە بە ئێمە وتراوە دیارە بەداخەوە کۆچبەری نایاسایی کاتێک کە کۆچ ئەەکەن نەزانراوە نازانن ڕێژەکان ژمارەیان چەندە لەنا ئەو یەخت و بەلەمانیان کە سەر ئەکەون چکە یەک تەڕەف نییە هیچ چەند تەرەفێک و هیچ چەند قاچاقچیەکە ماعەدا بە تایبەتی قومتانی یەختەکان و ئەو بەلەمانە ئەوان بە دیاریکراوی کازان چەند سەرنشین چەند کۆچبەری تیا بۆ چکەمان بە شوێکی نایاسایی ئەڕۆن لە میناکانەوە بە شوێکی فەرمی ناڕۆن کە بڵێن ناویان تۆمارەکرێ یا تکت ئەکەڕن یا شتێ
بۆیە نەزانراوە بە دقیقی ئایا ڕێژەکان ئەو 45 کەسەیە کە باسەکرێ یا بەرزە بێتەوە بۆ 55 کەس لە سەررجەم ئەو ڕووداوانی لە ماوەی ساڵانی ڕابردوو لە دەریای ئیجە لە دەریای سپیناوە ڕاز و هاوکات لە دەریای ڕژوە لە ڕێگەی وشکانی ڕوویداوە زۆر بە درەنگی دوای مانگ دوای دوو مانگ توانیمانەکە ئێمە بتوانین بە ئەسەحی بزانین کە چەند پەنابەری دیا بۆ ئەو یەختانە بەدەر لەو قەوم و نەتەوانی کە دانیشتووی هەرێمی کوردستان هەڵاتی ئەو زانیاری بە ئێواگات وەکوتم پێی ئەچێت چکە پۆلیس خۆشی نازانێت پۆلیس وتەی دەمی ڕزگاربووی ڕووداوەکان وەرەگرێت کە بزانێت چەند کەسی تیاوە لە یەختەکەیە لە زۆرێک لە ڕووداوەکان لە ماوەی ساڵانی ڕابردوو دوای دوو مانگ ئێمە پێمانزانیوە کە لەناو ئەو یەختەیە کەسی کەیتیا بۆ هاوڵاتی کورد بووە و گیانی لەدەزاوە دوای ئەوەی لە ڕزگاربووی ڕووداوەکانمان پرسیار کردووە ڕسمان وێنەمان بۆ ناردووە و توێتی بەڵێ ئەم کەسە هەر خۆی بووە بە تەنها بوو بۆیە زۆر جار زۆرێک لەو کۆچبەرانەوە لە ئەو کەسانی کە فەردن بە تایبەتی یا با بڵێن ئەگەر گروپیشن دوو سێ کەسەکەن ئەم دوو سێ کەسە کە گیان لە دەسەندن بێکەوە بە دقیقی هەر نازانێت زۆری تیا کە تەرمینە دۆزراوەوە لە دەریای سپیناوە ڕاست بەداخەوە ئێمە ڕێژەیەکی زۆرمان هەیە کە بە هاوڵاتی هەرێمی کوردستان کە لایەنە هیچ کەس لەو یەختە دەرنەچوو هەر هەمیان بێ سەر و شوێن بوون هەتاوە کوێسە تەرمەکانیشان جەستەکانیشان دۆزراوەتەوە لەم ڕووداوە ئەوەی کە هەتاوە کوێسە زانیاریەکان لەلایەن کە سوکاریانەوە لەلایەن ڕزگاربووی ڕووداوەکانەوە بە متەرجمەکەەوە بە کە سوکارەکانیان گەیشتووە بە ئێمە وتراوەتەوە نزیکی بە دەکەسێک بەداخەوە کە ڕێژەکە لە بەرزبوونەوەیە دەکەسێک کە هاوڵاتی هەرێمی کوردستانن تۆمار کراوە کە بێسەر و شوێنبووی ئەو ڕووداون دیارە هەندێکیان خۆیان لە ڕزگاربووی ڕووداوەکان بینیوانن کە لە بەرچاویان گیانیان لەدەستداوە خنکاون لە ناو ئاوە بەداخەوە بەڵام ئەو هێزەوە ئەو کەشتی کە ڕۆشتونە و بۆ ڕزگارکردنی ئەمان دیارە ئامانجیان ڕزگارکردنی ئەو کەسانە بۆ کە جارێ لە ژیانان بۆیە کاتێککە ئەمانیان ڕزگار کردووە دوجار ئەو کەسانی کە گیانیان لەدەزاوە بەداخەوە هەندێکی تەرمەکانیان هیچیان دیار نەماوە نازانرێ بۆیە ئێمە بێ سەر و شوێن بوو لە قەڵامیان بین ڕنگ بێک کەسیان هەبێت لی ڕزگار بوو بێ دەرچوو بێت دەرباز بوو بێت دەستی بە تەلەفۆن نەگەیشت بێ بکە کەس و کاری ئاگادار کاتەوە یا ئێمە ئاگادار کاتەوە ئەم شتانە هەمووی لە ڕێگەی کۆچی نایاسایی یا ڕوئەدا ئەگەر باسێک لە ئەوانە بکەین کە ڕزگاریان بۆ چارەنووسی ئەوان چی لێدێ بەتایبەت لە دوایین کەیسدا ئەگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان یاخود چارەنووسیان چی لێ ئێوە ئەو کۆنتاکتتان هەیە لەگەڵ ئەواندا بۆی بزانن ئەم کەسانە چی لێ بکەن بیان گەڕێنەوە یاخود لەوێ وتم هەتاوەکو لێکۆڵینەوەکان لەلایەن پۆلیسەوە تەواو ئەبێت نازانرێت کە چییە بە دقیقی چیان لێکن بەڵام حەسەب یاسا و ڕێساکان باوەڕ ناکەم ئەمان بگەڕێندرێنەوە لە ئێستا ڕنگ بێ ئازادیان کەن بیان کەنە کەم پێچکەی کراوە لەوێدایان بنێن ئەگەر چی لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بە تاواتی فشار کراوەتە سەر سنوورەکان و کەناراوەکان و ڕێگەی وشکانی بە تایبەتی کە تورکیا دەواازێکی سەرەکیە بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا هەم لە ڕێگەی وشکانی بۆ لە تورکیاوە بۆ بولغاریاوە هاوکات لە ڕێگەی وشکانیەوە بۆ وڵاتی یۆنانەوە بە دەریای ئیجا کە جارێکی دیکە تورکیا ئەبەسێتەوە بە وڵاتی یۆنانەوە هاوکات بە دەریای ئیجە بۆ دەریای سپیناوە ڕاستکە بۆ ئیتالیا و ماڵتا ئەو جۆرە جێگانە ئەمانە بە تاواتی توندکراونەتەوە هێزێکی زەبەلاحی نێودەوڵەتی وە پۆلیسی کەناراوەکان پۆلیسی سەواحیل بە بەردەوامی گەشتیان هەیە بە ناو دەریاوە بە ڕێگەی وشکانیە بەڵام کۆچکردن کۆچی نایاسایی هەرگیز بنبڕ ناکرێت لێرە لەوێ هەر دەرباز ئەبن بەڵام ئەوە نییە لە چاو ساڵانی ڕابردوو کە ڕێژەیەکی بەرچاوکەیان توانی بە ڕێگەی نایاسایی خۆیان بگەێنن بە وڵاتانی ئەوروپا ڕاستە لە ئێستا کۆچکردنی هاوڵاتیان بەگشتی لە عێراق و سەرتاسەری عێراق و وڵاتانی دراوسێ کەمبوونەوەی بە تەواوەتی بەخۆیەوە بینیوە بەڵام لە هەمان کاتە سنوورەکان بە تەواوەتی تەنراوە بۆی کە پەنابەر نەتوانێت بە شێوەیەکی ئاسان خۆی دەرباز هەر ئەگەر جارێ لەسەر ئەو کەیسە بمێنەوە دواتر بە شێوەیەکی گشتی باس لە کۆچی هاوڵاتیانی کورد ئەەکەین ئەو کەسانەی کە لە ناو بەلەمەکەدا چارەنووسیان نادیارە ئێمە باسمان لەوە کرد ئەو کەسانەی کە ڕزگاریان بووە بەڵام ئەو کەسانەی کە چارەنووسیان نادیارە ئێوە چۆن هەوڵی ئەوە ئەدەن یاخود کێ هاوکارتان ئەبێ لە دۆزینەوەی تەرمی ئەم کەسانە چونکە بە دڵنیاییەوە لە خێزانەکانیان لە ئێستا چاوەڕوانی گەڕانەوەی ئەوەن هەواڵێکیان پێ بکە یعنی بە زیندوی بێ یاخود بە مردووی ئێوە لەم کاتەیە چیەکەن؟ بەڵێ
وڵە دیارە بەداخەوە لە کۆتایی ساڵی 2015 لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمەوە بەڕێوەبەراتی کۆچبەرانی هەرێمی کوردستان و لیژنەی مافی مرۆڤ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەرچی ئەو کاتە لیژنێک پێکێنرا بۆ و بابەتە بەڵام لیژنەکە بەداخەوە چلەی نەچوو هەڵوەشەندرایە بەڵام ئێمە وەکو دەستگاکەی خۆمان وەکو ئەو کاتە لە ژەرنای فیدراسیۆنی پەنابەران کە کارمان کردووە بەردەوام بووین لەسەر ئەم کەیسانە دیارە ئەو کەسانەی کە بێسەر و شوێنبووی ڕووداوەکانن ئێمە بە شێوەی ستانداردی نێودەوڵەتی و بە شێوەی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە ڕووداوە نەخوازراوەکان دیارە بە دەیان ڕووداوی نەخوازرا لە دەریای ئیجەوە لە دەریای ڕەش و لە ڕێگەی وشکانی و دەریای سپیناوە ڕاستە ڕوویداوە دیارێمە بۆ پێی کە نوێنەرایەتیمان هەیە لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی تورکیا یۆنان ئەگەر چی لە ئێستا نوێنەری یۆنانمان بەداخەوە لە هەرێمی کوردستانە بۆ سەفەر گەڕاوەتەوە لەم کاتە ڕووداوە نەخوازراوە ڕوویداوە بەڵام ئەمە هیچ کات نەبوو بە گرفت لە بەردەمی ئێمە چکە ئێمە ڕاستەوخۆ لەگە سەفارەتی عێراقی لە خەتین سەرجەم ئەو بەڵگەنامە و زانیاریانە ئێمە بە شێوەیەکی فەرمی لە بەرەوەی موسسەیەکی فەرمی عێراقین و خاوەنی مۆڵەتین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و نوێنەرایەتیمان هەیە لە وڵاتان بەڵگەنامە فەرمیەکانمان گەیاندووە بۆ کەسانی بێسەر و شوێن بووە ڕەنگ بە پێویست بکە کە DNA پرۆفایلیان بۆ بکەین وەک هاوشەوی ساڵانی ڕابردوو لەسەر ڕاستپاردەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاکوبا تاڵەبانی دیارە هەوڵەکان بە تەواوەتی چڕ کراونەتەوە بۆی کە دەرئەنجامێکمان هەبێ لەم ڕووداوە نەخوازراوە کە بتوانین دەڵێن حکوومەت کەم تەرخەمە لەم بارەیەوە ئایامە تا چەند ڕاستیانەوە هاوکارتان حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیایی لەسەر جەم ڕووداوە نەخوازراوەکانی دیکە کە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هاتووە هاوکار و هەماهەنگ بووە لە دابینکردنی تێچووی گەڕانەوەی تەرمەکان بەڵام ئەم جارە جیاوازەکە ئەم جارە لەوەیە کە نووسنگەی بەڕێزیان کە خۆیان ڕاستەوخۆ لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم هەواڵە خۆیان پەیوەندیان کردووە و دەستگای لوتکیان ڕاستپاردۆ بۆی کە هەوڵی جددیتر و باشتر بدا لەسەر ئەم کەیسە دیارێمە باشە کاک ئاری ئەوەی کە بەلای منەوە زۆر بەڕاستی جێگەی پرسیارە یعنی چۆن ئەزانرێت ئەم کەسانە باست لەوە کردوتە هەنێکیان بینراون یعنی ئەوانەی کە لەگەڵ یان نابوون لە بەلەمەکە بەچای خۆیان بینیوانەکە کەوتونەتە ئاوەکەەوە ینی بەتایبەت بۆ ئەو خێزانانەی کە لە چاوەڕوانی ئەوان کە هەواڵێکی خزم و کەسەکانیان بزانن ئەوانەی کە لەن خۆ هیچیان مۆبایلیان پێ نییە یعنی ئەگەر بێسەر و شوێنیش بن ئێوە کۆمەڵێک ناوتان بڵاو کردەوە کە ئەمانە مردون یعنی لە ناو بەلەمەکەدا و خنکاون بەڵێ ئەمە چۆن یعنی ئەم دڵنیایەتان چۆن هێناوە خۆ مۆبایلیان پێ نییە کێناڵە دواتر یعنی بەزیندوی دەرناکەون هەرگیز ئێمە 183 کەیس تاوەکو ئێستا بەکراوەی لای ئێمەیە 183 کەس کە لە ڕووداوە جیاجیاکان لای ئێمە بەبێ سەر و شوێن بوو لە قەڵەمەیرێ ئێمە بە حکمی کەوتم جێتێکی فەرمین بە هیچ شێوەیەک ئێمە وشەی مردن و گیان لە دەستدان ناخێنە پاڵ ئەمانە ئەگەر چی لە ڕووداوە نەخوازراوەکان بە تایبەتی لە دەریایە بەداخەوە یعنی نسبەی گیان لە دەستدان زۆر زیاترە وەک لە ڕزگاربووی ڕووداوەکان بەڵام بە شێوەیەکی یاسایی کەسوکارەکانیان و ڕزگاربووی ڕووداوەکان دەتوانن بچن لە بەردەمی حاکم و لە بەردەمی بەڕێزدا دووەرە شایەتی ئەوە بدەن کە بڵێن ئەو کەسەمان ئێمە بینیوە کەوتۆتە ئاوەکە و گیانی لە دەستداوە دواتر هین بردوێتی با بڵێن شەپۆلی دەریا بردوێتی بۆی کە بتوانن وەفاتنامەی بۆ دەرکەن کەسەکە بە تاواتی بڵێن بمرێ خۆی بەپی یاسا و ڕێساکان ئەبێ 2 ساڵی بەسەرات تێپەڕ بێت ئێمە لای ئێمە بە بێسەر و شوێن بوو لە قەڵەمە درێ بەڵام وەکووتم چکە ئێمە ئەزمونمان هەیە لە سەرجەم ڕووداوە نەخوازراوەکان دەستگای لوتکە لەسەر خەت بووە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق لە زاخۆ هەتا بەسرا کاری لەسەر کردووە و زیاتر لە 256 جەنازە لە ڕووداوە جیاجیاکان بەداخەوە کە هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق بوونە ڕێژەی بەرچاویان کە لە 170 بۆ 80 هاوڵاتی هەرێم بوونە کە گیانی لە دەستداوای ئێمە تەرمەکانیمان گەڕانەوە لە نزیک کەسوکارەکان بەڵێ وەکووتم ئێمە نوێنەرایەتیمان هەیە لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەو شوێنانی کە ڕووداوی ڕوویداوەتە بێسە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە دەریای ئیجە دەریای سپی ناوەڕازوە لە ڕێگەی وشکانی بە ڕووداوی هاتوچۆ و لە دەریای سپی و لە وڵاتانی ئەوروپا بە ڕووداوی شەمەندەفەر و ئۆتۆمبیل و بابەتانە کۆمەڵێک لەو پەنابەرانە وەکو وتم 256 کەس گیانی لەدەستدا ئەم پەنابەرانە ڕێکاری یاسایی تایبەت بەخۆی هەیە چکە پەنابەری نایاساین کۆچبەری نایاساین هیچ بەڵگەنامێکیان پێ نییە ئێمە وەکو جێتێکی فەرمی سەرجەم بەڵگەنامەکانی پشتڕاست ئەکەینەوە و ئەگەر لە حاڵەتێکە ئەو کەسە جەستەی شێوا بێت ئێمە DNA پرۆفایلی نزیکترین کەسی ئەنێرین بۆ هەندێک لە ڕووداوەکان
هەندێک لە وڵاتەکان کاتیا پێویستان بە هاوکاری کە سوکارەکە شێبێت بەڵە بە دڵنیای دیارە لێرە سامپڵ لە کە سوکارەکانیان بە تایبەتی لە دایکیان یا لە باوچیان وەرگیراوە لێرە دێنەی پرۆفایل کراوە بە هاوکاری سەفارەت و باڵەسخانەکانی عێراق ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کراوە کاری ناسینەوەی بۆ کراوە هەندێک تەرمیشە بۆ پێویستی بۆ نەکردو ڕاستەوخۆ پۆلیسی ئەمە بەدەیان ڕسمی جۆرا و جۆری ئەو پەنابەرانی کە بەداخەوە لەو ڕێگای گیانیان لە دەزاوە لەلایەن پۆلیس و ڕاستەوخۆ بۆ خۆمان هاتووە بە کە سوکارەکانیمان نیشان داوە جلوبەرگیانە ینی شتێکە بێ نیشانەی ئەو بناسیێنەوە بیزات کۆم خێزانێکی پارێزگای سلێمانی هەمان بوو لێرە بەداخەوە کە لەو ڕێگای گیانیان لە دەزابوو بە ئەو جلوبەرگانی کە لە بەریابەوە کۆمەڵە نیشانی جیاکەرەوە کە وەکو بابڵێن نەشتەرگەری کرا بۆمانە و ئافرەتە دیارە لەلایەن خوشکەکەەوە ئەم وتانەی دەمی هەمووی وەرگیراوە ئێمە کردومانە بە راپۆرت نردومانە تۆ پێیسی بە دیێنەی پرۆفایل نەکردووە ئاری ئێوە چۆن کە سوکاری ئەم کەسانە ئەدۆزنەوە دیارە دەستگای لوتکەوە وەک لە سەرەتا ئاماژەم پێ دەستگای لوتکە دەستگایەکی معروفە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ینی سەرجەم هاوڵاتیان هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەوانەی کە کۆچەکەنوە لە ماوەی ساڵانی ڕابردوو زۆربەی زۆری ئەم دەستگایەوە نوێنەرانی ئەم دەستگایە ئەناسن ئێمە بە دەر لە گەڕانەوەی تەرم کە ئێستا کردومانە بە پیشەیەکی هەمیشەی خۆمان ئەمە ئیشی ئەرکی سەرەکی ئێمە نییە بەڵام ئێمە بەدیل بووینە لە باتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و ئەمە ئەرکی سەفارەت و باڵەسخانەکانی عێراقیە لە ڕاستیە ئەوان جێبەجێ بکەن بەڵام بۆ پێیکە نوێنەرانی ئێمە خۆبەخشانە و زۆرێک لەو کادر و کەوادرانی ئێمە کە لە ئۆفیسی سەرەکی ئێرە ئیشەکە ئێمە خۆمان کۆچبەر بووینە لە ماوەی 20 ساڵ و 25 ساڵی ڕابردوو ڕۆشتوین و زۆرمان لە دەریای ئیجا ئەمانەی کەم ڕووداوە ڕوویداوە خۆمان تووشی ئەم ناڕەحەتیانە بووین وە کە سوکارمان نیگەران بووە بۆیە کە گەڕاوینەتەوە لە دوای ساڵی 2010ەوە ئێمە لقێکمان دروست کرد کە پێوەستبوونی خۆمان بە فیدراسیۆنی پەنابەرانەوە ڕاگەیان و لە دوای ئەو گۆڕانکاریانەی لە هەرێمی کوردستان و عێراق لە دوای ڕیفراندۆم ڕوویدا دیارە ئێمە پێویستمان بە مۆڵەتی عێراقی بۆ کاتی تر دەستگای لوتکە کە ناوەکەی گونجاو بوو ئەم ڕێکخراوەمان دامەزران دیارە وەکووتم بە حکمی نوێنەرەکانمان و ڕاستەوخۆ چنە شوێنی ڕووداوەکان و ئەو وڵاتانەش لە ڕاستیا کاتێک کە تەرمێکە دۆزرێتەوە کولفە و تێچوویتە یەکێکە لەوێ بە خاک پسپێرێت دیارەکە بۆ ئەوانیش هەم قازانجە کە تەرمەکان بگەڕێتەوە بۆ ئێمەش کە بە تایبەتی کە هەموو مسلمانین و حەزەکەین ئەو کەسانەمان کە نزیکترین کەسمانە گیان لە دەسایە لە نزیک خۆمان بە خاک پسپێرێت تێچووی گەڕانەوەی ئەو تەرمانە لە ئەستۆی کوێ بێت تێچووی سەرجەم ئەو تەرمانی لە ماوەی ساڵانی ڕابردوو کە 256 هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق گیانی لەدەستداوە تێچوەکانیان جیاواز بووە هەبووە حکوومەتی عێراقی لەسەر خەت بووە خۆیان مامەڵەی تێچوەکانیان کردووە و لەم دوایانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە خولی ڕابردووە و لەم خولەیە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزکا قوباد لەسەر خەت بووە بە زۆرێک لەو ڕووداوانە تێچووی گەڕانەوەی تەرمەکانیان لە ئەستۆ گرتووە مەعادابەزەوە کاروباری یاسایی سەرجەمی دەستگای لوتکە و نوێنەرانی دەستگای لوتکە جێبەجێ کردووە بۆ گەڕانەوەی تەرمەکان بۆ ئێرەوە هاوکات بۆ بێ سەر و شوێنبووەکان مەلەفی تایبەتی کردوێتەوە و هاوسەرۆکانی یەکێتی لە ماوەی ڕابردوو هاوکار و هەماهنگ بوون ئێمە وەکوتم بەدەر لەو کەسانی کە گیانیان لەدەستداوە ئێمە تەرمەکانیمان گەڕانەوەتەوە و هاوکات ئێمە کەیس و مەلەفی سەرجەم بێ سەر و شوێنبووانمان لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ڕووداوە جیاجیەکان کردوێتەوە زانیاریلاتە پێمان بڵێیت ئەوانی کە لە ماوەی ڕابردوو کارتان لەسەر کردو ئەو کەیسە بەڵێ دیارە ئێمە هەموو ساڵە لە 26 کە هاوکات ڕۆژی گیانی پەنابەرانە و هاوکات لە کۆتایی ساڵە کە ڕۆژی گیانی کۆچبەرانیشمان هەیە لە هەمان کاتە ئێمە ئامار ڕائەگەێنین ئامارەکان ئەگەر من بە شێوەیەکی گشتی پێت بڵم لە ساڵی 2015 تا 2021 256 کەس گیانی لەدەستداوە تەرمەکانیان بوونی هەبووە زۆرینیان لە دەریای ئیجیا بوونە ئەوانی کەیان لە دەریای ڕەش هەمان بووە لە نێوان وڵاتی تورکیا بۆ بولغاریاوە بۆ هەنگاریا و ڕێگەی وشکانیمان هەبووە لە نزیکی ئیتالیامان هەبووە لە دەریای ئاوێنمان هەبووە لە کە ئەکەوێتە نێوان وڵاتی یۆناان و وڵاتی ئیتالیا 256 تەرم گەڕاوەتەوە 183 کەس مەلەفی بەکراوەی هەتاوەکو ئێستا لە ڕووداوە جیاجیەکان لە ساڵی 2015 هەتاوەکو ئێستا لای ئێمە لە ڕووداوە جیاجیەکانە مەلەفەکانیان بەکراوەی ماوە باشەکاری ئەوانی کە مەلەفەکانیان بەکراوەی ماوە ئێوە بەردەوام بە دوواداچوونتان هەیە بەردەوام بە دوواداچوونەکەم بۆ ئەوی کە سەرەداوێکتان لە سەریان بۆ بدۆزێتەوە بەبوون یاخود بە نەمانیان ئەو بەڵگەنامانی کە پێویستەکە لە کاتی ڕووداوەکانە کە داوا لە ئێمە کرێت تەبان ئێمە بەڵگەنامەکان ئەنێرین و زۆر جاری وا هەبووە دوای 10 ڕۆژ 15 ڕۆژی کە داوای بەڵگەنامی زیاتریان کردووە یا داوای DNA پرۆفایلیان کردووە
ئێمە ئەو زانیاریانە لە ڕێگەی نوێنەرەکانتانەوە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە ئەڕات تەسلیم بە بەڕێوبەرایەتیەک تایبەت بە بێسەر و شوێن بوان ئەکرێت بە تایبەتی کە لە وڵاتی یۆنانە هەیە و بۆ شوێنی ڕووداوەکانیش ئێمە دائیمەن ڕاستەوخۆ نوێنەرمان هەبووە لە زۆرێک لە ڕووداوەکانان نوێنەرمان ڕۆشتووە یعنی ئەگەر یەک جار سەفارەت و باڵەسخانەکانی عێراق نوێنەرایەتیان هەبوو بێت بەدایان جار نوێنەری ئێمە لە شوێنی ڕووداوەکانە بوونی هەبووە لە ئێستا بە شێوازێکی زۆر فەرمی ئێمە لە سەرخەتین ئەگەر نوێنەرمان بوونیشی نەبێت ئێمە بە شێوەیەکی زۆر فەرمی مامەڵە لەگەڵ ڕووداوانەکەین کەواتە هەماهەنگیتان لەگەڵ حکومەتیاندا چۆنە هەماهەنگی لەگەڵ حکومەتی یۆنان و لەگەڵ حکومەتی تورکیا بە شێوەیەکی فەرمی هەبووە بووە لە ماوەی ڕابردووە زۆر جار نوێنەرەکانمان لێرەش بۆ ئێمە لە ڕێگەی ئیمێل و ئیمێلکاریەوە و لە ڕێگەی سەفارەت و باڵەسخانەکان توانیمانە زۆر بە خێرایی کار لەسەرەوە بکەین زۆر جار تەرم لە ڕووداوەکانی ساڵانی ڕابردوو بە حکمیەوەی کە ئەو بەڕادانەوە یا با بڵێن ئەو مەیتخانانی کە هەبووە لە دوورگەکانە زۆر بچوو بۆ نسبێکی زۆر کەم ئێمە بە وێنە ئەمانەمان هەمووی لە دەستگای لوتکە هەیە چکە سەرجەمی بۆ ئێمە ڕاوانە کراوە تەرمەکان ڕێژەیان زۆر بۆ جێگان نەبووەوە بۆیە پەلایان کردو مودەی دە ڕۆژ 15 ڕۆژیان داناوە تویان ناگەرنا ئێمە بە خاچیان سپێرین ئەم تەرمانە بەڵام توانیمانە ئێمە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە درێژی بکەینەوە توانیمانە کاری ناسینەوە بە تاواتی بۆیان بکرێەوە وێنەکانیان پیشانی کە سوکاریان بدرێت و ڕنگ بێ گونجاو نەبێ بەداخەوەی و ڕووداوانەی ڕابردووە ناسەرجە میوێنەکانی ئەو پۆزبەرانەی کە هێن بووە لە حاڵەتی لە کاتی دۆزینەوەش کە پۆلیس ڕستمی گرتو ڕسمانامی بۆ ئێمە هاتووە بەڵام هەرزوو پیان ڕاگەیان کەمە بۆ ڕاگەیانەکان نییە ڕاستی ئێمە لە زۆرێک لە مناسەبەکانی ڕابردوو عرضی ئەم ڕسمانەمان کردووە بەڵام تەنها بۆ بینین بۆ نەک بۆ ڕسمگرتن و بڵاوکردنەوە ئەو بابەتانە بۆ کە سوکاریشان سەرجەمیان بینویانە ئەو مەلەفانە بەکراوەی ئەمێنێت وەکووتم ئێمە بۆ بەلایانی کەمەوە 6 مانگ جارێک بە دوواداچوونەکەینەوە داواکەینەوە کە بزانین ئایا کەس دۆزراوەتەوە لە دوای ئەو ماوەیە بە خاک سپێردراوە بەداخەوە لە دوای ڕووداوەکان خەڵکی تیا بۆ دۆزراوەتەوە لێ بە خاک سپێردراوە دوای ئەوەی کە داوامان کردووە دەری بێنینەوە لە گۆڕەوە بیگەڕێنەوە بۆ کە سوکارەکەی مودەیەکی یاساییان دانا ماوەیە گوتیان 2 ساڵ دوای ئەوە کردیان بە 3 ساڵ لە ئێستا بە واسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیارە یاسا و ڕێساکان تۆزە پرستر بووە بۆیە تەرکیزی تاوامان لەسەرەوەی کە لە ساتی ڕووداوەکانە ئێمە بتوانین ئەم تەرمانە لە دەست نەچێەوە بتوانین بەداخەوە باشە کاک ئاری باسمان کرد لە ڕووی یاساییەوە یعنی ئەو کەسانێک کە بەداخەوە کەسانێکیان لە دەست ئەدەن هیچ بەڵگەنامەیەکیان پێنی و دواتر کە ئەهێنرێنەوە بۆ ئێرە تەرمەکانیان پێویستی بەوەیە کە شەهادی وەفاتی بۆ دەربێنرێ ئەم کەسە ئەو ئیجراعاتە یاساییانە ئێوە هاوکار ئەبن یعنی هەر بەڵگەنامەیەک پێویست بێت لە ڕووی یاساییەوە ئێوە هاوکاری ئەو خێزانانەکەن بۆ ئەوەی کە تەقدیمی محکەمەی بکەن بۆ ئەوی بتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن بۆی شەهادە وەفاتیان بۆ دەربێنرێ بەڵێ بە دڵنیاییەوە سەرجەم ئەو تەرمانەی کە لەلایەن ئێمە گەڕێنراوەتەوە ماعەدا 5 بۆ 6 تەرمێک کە دووربوون نەمانەتوانی بیانگەڕێنەوە لە تورکیا بوو یەکسەر ڕاستەخۆ بە ئەمبڵانس گەڕانومانەتەوە ێرە بەڵام خۆمان پشتگیریمان کردوون کە شەهادە وەفاتیان بۆ دەربکرێت کە هاوڵاتیانی کوردستان ئەو بەڵگانە وەرەگرێ سەرجەم ئەو تەرمانی کە لەلایەن دەستگای لوتکەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو هاتوێتەوە تەقریرێکی تایبەت بە شوێنی ڕووداوەکەمان هەبوو ئێمە شێوازی گیان لە دەستدانەکەی و ئەوانی کەوتونەتە دەریاوە تیا بۆ کە لە سەرمایە ڕقبووەتەوە تیا بۆ کە بڵێن با بڵێن زەربەی بەرکەوتووە کە جانی لە دەستداوەشت دیارە شەپۆلی دەریا کە داوێتی بە یەختەکە یابێتی بە قەراغی دەریایە شتێ بە باچ ڕوودا بە زەربە پیاەتی خنکاوە بە خنکانم جانی لە دەستداوە بەدەر لەم تەقریرە دیارە پێش گەڕانەوەی سەفارەت و باڵۆزخانەکانی عێراق سەرجەم ئەو ئەوراقانە بۆ ئێمە ڕێک ئەخەن و نوسخەیەکی پێشوەخت بۆ ئێمە ئەنێرن و نوسخەیەکیشی لەگەڵ تەرمەکە و لەسەر تابوتەکە کەپسی یەکەن پێوەی و ئەینێرنەوە بۆ فڕۆکەخانەکان ڕادەسی ئێمە کرێتەوە و ئێمەش تەسلیمی کە سوکارەکە یەکەینەوە بەدەر لەمانە بۆ سەرجەم ئەو ڕووداوانە دوای 15 شەو جاری وایە 20 شەو یا مانگێکی پێچە حەسەبی تر بەریداتە لە نێوان وڵاتانی ئەوروپا بۆ بەغا ئەگەڕێتەوە لە ڕێگەی وەزارەتی خارجیەوە گەر هێتەوە وەزارەتی تەندروستی ئەچێتەوە نووسنگەی لەدایک بوون و مردن و ئەچێتەوە بۆ شار و شارۆچکەکانی خۆیان چکە ئێمە بەپی بەڵگەنامە عێراقەکان کاری لەگەڵەکەین و زۆرێک لەو پەنابەرانە هەبووە کە ڕزگاربووی ڕووداوەکانیش نەیانتوانیوە کە
ناوەکانیان نەزانیەوە بۆ هیچ پێوەستبوونێکیان نەبوو کەسایەتیان نەبوو لەگەڵ یەکتریا ئەمانە تۆزە قرس بۆ بۆیم وەکو وتمۆ دیێنەی پرۆفایلمان نردووە ناسنامە عێراقەکانمان نردووە جیازیمان نردووە ئەم بابەتانەمان ڕاوانە کردو زۆرێک لەو پەنابەرانش بەداخەوە هیچ بەڵگەنامێکیان لای کەسوکاریان نەبووە بەڵام بە خۆشبەختانە فڕۆکەخانەکان بە تایبەتی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی هاوکار و هەمانگی ئێمە بۆ لەو کاتێک کە گەشتیان کردو بە شێوەیەکی یاسایی لێرە ڕۆشتون بەرەو تورکیا دیارە کۆپیک لەو جیازانە لێرە هەبووە ئەم ئیجراعاتانە هەمووی لەلای ئێوە ئەکرێت سەرجەم ئەو ئیجراعاتانە لە ماوەی ساڵانی ڕابردوو هەتا تەرمەکە ڕادستی کەسوکاری کراوەتەوە ئەم موەسسەیە و کادرانی ئەم دەستگایە بە شێوەی خۆبەخشی کارەکانیان جێبەجێ کردووە بۆ سەرجەم ئەو تێچووی گەڕانەوەی تەرمانە حکوومەت بەس تێچووی گەڕانەوەکانی ڕادستی کۆمپانیەکان کردەوە و دەفانانە کردووە کە لە وڵاتان هیچ زۆرە پارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق و هیچ جیهەت و لایەنێک هاوکاری ئەمە نەکراوە سەبارەت بەم جۆرە بابەتانە ئەداوەیە کە کار و چالاکی خۆمانمان هەبووە و بە شێوەیەکی ڤۆڵەنتەر و خۆبەخش خۆمان و نوێنەرەکانمان لە وڵاتان دوانم بڵم تاکە ڕێکخراوین لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق کە بۆ ماوەیەکی زۆر درێژخایان توانیمانە بەرگە بگرین و بەردەوام بین لەسەر کار و نوێنەرەکانمان بەردەوام بێ لەسەر کاری ئینسانی و کاری چاک بە دەر لەمانە ئێمە سەدان پەنابەرمان هەبووە لە گرتوخانەکان باس لەو کرد هەرچەندە کاری ئێوە نەبوو بەڵام ئێوە لە ئێستا زیاترکە لەسەر هێنانەوەی تەرمی ئەم کۆچبەرانە ئەکەن کاری لە پێشینەی ئێوە بە تایبەت بۆ پەنابەران و دۆخی پەنابەران و مافی پەنابەران لە وڵاتان چیە یعنی ئێوە لەو ڕۆچیتان کردووە دیارە دروستبوونی ئێمە گەڕێتەوە بۆ سیویەکی ئابی ساڵی 2010 لەو کاتاکە ئێمە لە هەرێمی کوردستان خۆمان لە ئەوروپا بوون گەڕاینەوە بۆ ئێرە بە شێوەیەکی زۆرم لێ هەندێک لە هاوڕەکانمان گەڕابوونەوە وەکو باسم کرد زۆرێک لەو ناڕەحەتی و ناخۆشیانی کە لە ئێستاە بەسەر ئەم کۆچبەرانە هاتوونە بەداخەوە خۆشمان بە هەمان شێوە یەکیان خودی شخصی خۆم نزیکی 2 شەو 2 ڕۆژ بۆ 3 شەو لە دەریای ئیجیا لە نزیک دوورگەی سامۆس ئێمە یەختەکەمان پەچی کەوتووەوە دوایەوە 100 شەو دەست بەسەر کراین لە دوای 2 مانگ ئێمە کەس و کارمان زانیەتی ئەوانەی کە لەگەڵ تۆن باشتر لە مەعانات و لە ئازاری سەرجەم ئەو برادرانەمان و ئەو هاوڕێیانەمان بەڵێ زۆر بە باشی درک بەم مەعاناتاناکەن و لە کاتێکیش کە لە وڵاتانی ئەوروپا بووین هیچ زۆر ڕێکخرا و جیهەتێک نەبوو کە بە شێوەیەکی فەرمی و نافەرمی هاوکاری هاوڵاتی و پەنابەرانی کورد بێت و لەو حاڵەتانی کە دەستگیرەکرێن کە تۆ بە شێوەیەکی نایاسایی هاوڵاتیە کۆچبەرەکە لە سنووری وڵاتێ تێپەڕەکە ئەوان بە شێوەیەکی یاسایی لێپۆڕینەوە لە تۆکەن بۆ ماوەیەکی درێژخایان زۆرجار لە گرتوخانەکان ئەتێڵنەوە بۆ لە بەرەوەی کە تۆ هیچ ناسنامەیەکت پێ نییە و لەباری ئەمنیەوە ئەتێڵنەوە زۆرجار دیارەم ڕێکخراوە لە دەرئەنجامی ئەوە و لە دەرئەنجامی دیپۆرتی زۆرە ملێ دیارە لە ساڵی 2005 هەتاوەکو 2011 کاتێک بە بڕیاری سەرۆک کۆمار بە ڕزمام جەلال بە ڕەحمەت بێ لەو کاتەیە بڕیاری دەرکرد کە کۆتایی بێنە بە شێوەی دیپۆرتی زۆرم لێ بۆ هەرێمی کوردستان و عێراق لە ماوەی ئەو 5-6 ساڵی ڕابردووە زیاتر لە 6500 هاوڵاتی عێراقی کە لە 90یان بۆ 95یان ئەمانە هاوڵاتی هەرێمی کوردستان بوون لە ماوەی ئەو چەند ساڵە بە شێوەی زۆرم لێ و بە دوور لە خواستی خۆیان لە 11 وڵاتی ئەوروپی دەست بەسەر کراون و داوانامەکانیان ڕەت کراوەتەوە دەست بەسەر کراون و بە شێوەی نافەرمی ڕەوانی فڕۆکەخانەکانی عێراق و هەرێمی کوردستان کراونەتەوە دوای ئەوەی کە توانیمان بەڵێ کە توانیمان دەنگی ناڕزایی بەرزکەینەوە وەکووتم گروپێک لەو پەنابەرانی کە گەڕابووینەوە ئێمە لەقێکمان دروست کرد و پێویستبوونی خۆمان بە فیدراسیۆنی پەنابەران ڕاگەیان توانیمان بە هەوڵ و یارمەتی ئەوان بە تایبەتی برادرانی بەریتانیا کاک دەشتی جەمال کە لایەزار لەسەر سکرتێری فیدراسیۆنی پەنابەرانە فشارەکانمان تەواو یەک بخین بۆی کە دیپۆرتی پەنابەران ڕابگرین خۆشبەختانە دەنگ و ناڕزایی زۆرێک لەو پەنابەرانی کە دیپۆرت کرابوونەوە و ئێمە وەکو نوێنەریان کە بە شێوەیەکی فەرمی چوینە بەردەمی فڕۆکەخانەکان و سەرۆک کۆمارە وەختە وەکو وتم بە ڕەحمەت بێ بە ڕزمام جەلال پێی زانی و فەرمانی کرد بە سەرجەم فڕۆکەخانەکانی عێراق ئەو تیارەیە ڕێگە پێدراو نییە کە پەنابەری نایاسایی بێنێتەوە وێرە هەڵبەتە کە من باز لە نایاسایی یەکەم دیارە ئەم پەنابەرانە لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بە ڕێکەوتنێکی ژێر بە ژێر لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەوتە بوون کە ئەو هاوڵاتی عێراقیانە و هاوڵاتی کوردانی داوانامی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە بیان گەڕێنەوە و فڕۆکەخانەکان بەبێ هیچ بەڵگەنامەیەک ئەمان وەریان بگرنەوە
و سەررجەم ئەو پەنابەرانی کاتونەتە هیچیان هیچ بەڵگەنامەیەکیان نەبووە غێری خەرتیەک با بڵێن ئایندی کارتێک وەرەقەیەکی ئەیفۆڕەکە ڕسمێک و کۆمەڵە معلوماتی لەسرە ئەمە کە نایاساییە لە فڕۆکەخانەکاندا بەزێندرێت و وەربژیرێتەوە دیارە زەخت و فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان و عێراق بوو بە تایبەتی دوای ئەوەی هەوڵەشکان لەسەر ئاسی ئەوروپاوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق چڕ کرایەوە خۆمان چەند جارە سەردانی پەرلەمانی عێراقمان کرد سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد و لە دەرئەنجامی دیپۆرتی زۆرە ملەی ئەو پەنابەرانە بەداخەوە لە هەرێمی کوردستانە هەشت کەس خۆی کوشت و خۆکوشتنەکان جیاواز بوون هەبووە خۆی هەڵاوەتە دەریای ئیجۆکە کە سوکاریان ڕەنگ بێسە گویان لە دەنگی من بێوەتیا بوو خۆی سووتانەوە هەبووە خۆی بە دەمانچە کوشتووە ئەمانی کە بە زۆرە ملە گەڕێنراونەتەوە بەڵێ وتیا بۆ کەیسەکەی واقعی بووە 24 ساعتی نەخایانەوە 24 کاتژمێری نەخایانەوە کوژراوە دیارەمە هەڵهاتووە لێرە کەیسەکەی واقعی بووە ڕاستەقینە بۆ کە چوە لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەری پێشکەش کردەوە بەڵام باوەڕیان پێ نەکردو و گەڕانویانەوە دیارە حکوومەتی عێراقی هۆکار بوو لەو سەردەمایە کە بۆ ڕێگە خۆشکردن بۆ ئەوی دیارە ئەم مەترسی هەتام ساڵانی دوایی بەردەوام بووە بەڵام ئێمە بەردەوام هەوڵەکانمان چڕ کردوێتەوە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و وڵاتانی ئەوروپا بۆی کە هیچ هاوڵاتیەک بە شێوەی زۆرە ملێ نەگەڕێنرێتەوە بگرە هاوکار و کار ئاسانیان بۆ بکرێت کە بە شێوەیەک بەخواستی خۆیان چۆن دەستگای کۆچی نێودەوڵەتی IOM ئەو کەسانە ناونووسەکە و هاوکاری و یارمەتیانەکات هەم لەوێ هەم لێرەش بەخواستی خۆیان بگەڕێنەوە چکە هەر یەک لەم هاوڵاتیانە لەم پەنابەرانی کە ڕۆشتون بەدایان $1000 لەم ڕێگایە سەرف کردووەوە بەد دەیان ڕۆژ برسێتی و ناڕەحەتی و گرتوخان و ئەم بابەتانیان بینیوە تۆ گەشتۆتە تقریبان ترۆپی لوتکە تۆ بیگەڕێنەوە خاڵی سفر ئەمە کارە سات باشە کاک ئاری ئەوانەی کە لەوێ دەستگیر ئەکرێن لە وڵاتانە دیارە و کۆمەڵێک ئیجراعاتی یاسایی تایبەت بۆ وڵاتە هەیە یاسای ئەوان نازانین چۆنە ئیجراعاتی یاسایی هەیە بەرامبەریان ئەکرێ بەڵام تایبەت بە چارەنووسی دەستگیر کراوەکان ئێوە بە دوواداچونتان هەیە لەگەڵیانە یاخود کە سوکاری ئەو دەستگیر کراوانە پەیوەندی بە ئێوە واکەم بۆ ئەوی هاوکاریان بندەوەی کە هیچ نەبێ هەواڵێکیان بزانن بە دڵنیایی بۆ زۆرێک لەو پەنابەرانی کە دەنگیان بە ئێمە ئایا ڕاستەوخۆ خۆیان لە گرتوخانەکانەوە یانەوە تا کە سوکاریان دەنگیان بە ئێمە گەیشتووە ئێمە توانیمانە زۆری ئەو کەیسانە چارەسەر بکەین و لە گرتوخانەکانە ڕزگاری بکەین زۆر جاریش من لەگەڵ سەفارەت و باڵۆزخانەکان قسم کردوتمە کە ئەرکی سەرشانی ئێوە نازنامەکانیان پشتڕاستکەنەوە بەڵام بەهۆی ڕێژەیەکی زۆر کۆچبەری عێراقی کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە کە ئەو ڕێژەیە کە زیاتر لە 650,000 کەسە لەم ساڵانی دوای ڕۆشتووە ئەمە ئەوانن کە تەمەنیان سەر و 18 ساڵە نەک خوار و 18 ساڵ و بەدەر لەو کەسانەشی کە داوانامی مافی پەنابەریان سیاسی بووە دیارە بە حساب کە لۆدیان لەسەرەکە نیانتوانی و هاوکار و هەمانگیان بن بەڵام بە زەخت و فشارەکانی ئێمە توانیمانە زۆر جار لەباری ئەمنیەوە دڵنیایی بین بۆ وڵاتانە کە بڵێن ئەمانە هاوڵاتی عێراقین هاوڵاتی کوردن و بۆ باشترکردن لە ئێستاە کاگاری چۆنە بۆ وەرگرتی مافی پەنابەری دیارە لە سەرەتای دەستپێکردنی کۆچ لە با بڵێن ئێمە گەبگەڕێنەوە بۆ ساڵی 2015 لەو کاتێک کە شەڕی داعش لە سووریا و دوایەوە کەوتە عێراق و هەرێمی کوردستان و زۆرێک لە شار و شارۆچکەکان بەداخۆ داگیر کرا کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی عێراق ئاواری هەرێمی کوردستان بوون و تایە بۆ ڕێژەیەکی بەرچاویان بۆ دووبارە ئاوارە بوون بەرە وڵاتانی ئەوروپا و ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو دەرەوەی وڵات کۆچیان کرد دیارە کۆچی کە ئەم خەڵکە ئیکایانی بە ئومێدەوە ئەڕوا بەڵێ بە دڵنیاییەک ئەڕوا کە ژیانی خۆی بگۆڕە ژیانی خۆی زۆر بەرەو باشتر بکە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیبینین یعنی ئەو ئومێدە گەورەیە وەک باسمان کریاتەوە خاڵی سفرە گەڕێنرێتەوە یاخود تەرمەکانیان بەدەستی کە سوکاریان ئەگاتەوە یعنی بۆی من ئەو پرسیارم کرد لە ئێستا ئەو ئومێدەی کە ئەم خەڵکە پێی هەیە و بەو ئومێدەوە ئەڕوات بەرامبەر ئومێدە چانسەکە ئەوەندە گەورەیە کە ئەو مافی پێ بدرێت بەداخەوە لە ئێستایانە وەکوتم لە سەرەتایی دەستپێکردنی کۆچوە هەتا تقریبا ناوەڕاستی ساڵی 2016 زۆرێک لەو کۆچبەرانەوە لەو هاوڵاتیانە خۆیان گیان و بە وڵاتانی ئەوروپا زۆر دەگمەنی هەبووە کەیسی بە کاملی یابێ یا بەڵگەنامەی یابێت توانیوە مافی پەنابەری بەدەست بێنن و چانسی وەرگرتنی مافی پەنابەریان هەبوو بۆ وڵاتانی ئەوروپا لە ڕووی دەستی کارەوە پێویستیان بەم جۆرە خەڵکانە بوو بگرە خۆیان دەرگای سنوورەکانیان کردەوە کردە ڤیددیوەکانی لە ئێساماوەتە پۆلیس کە لە وڵاتانی بەڵقان پێشڕەوی دەیان هزار پەنابەر ئەکاکە خۆیان وەکو ڕێبەرێکی قاچاقچی وڵات بە وڵات ئایان بن هەتا ئایان گەێنن بە وڵاتانی ئەوروپا ئەمانە چانسی وەرگرتنی مافی پەنابەریان
زۆر بوو بەڵام لە دوای ئەوە لە دوای ئەو لێشاوە زۆری کە لە کۆچبەر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە بە تاواتی جەنگ و پشێوی لە ناوچەکە بەربڵاو بووە زۆرێک لە وڵاتانی عەرەبی گرتەوە دیارە ڕۆژ بە ڕۆژ داواکردنی مافی پەنابەری بۆ کۆچبەران قورستر بووە گەرچی ئێستا 70 ساڵ تێپەڕە بێ بەسەر جارنامەی گردردونی مافەکانی پەنابەران کە پەیوەستە بە مافەکانی پەنابەران بەڵام ئەمانە هەمووی دروشم و شتی سەروەرەکان لە ئێستا دوشمەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشیان ئەگەر چی لە ماوەی ساڵانی ڕابردوو زۆرێک لە هاوڵاتی وڵاتان با بڵێن وڵاتانی ئەوروپا بە دروشمی بەخێربێن لە مەحەتەی قیتارەکان و لەسەر سنوورەکان پێشوازیان لە پەنابەر کردووە هاوکار و یارمەتی دەریان بوون و زۆری دیا بۆ بردویان نەتە ماڵەکانی خۆیان جێگەوڕێگان بۆ کردوونەتەوە بەڵام لە ئێستا ئەوە نەماوە نەخێر بەداخەوە بە تایبەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق نسبەیان لە سەتانەوەتیان داوانامی مافی پەنابەریان ڕەتەکرێتەوە بۆ لە بەرەوەی کاڵە لە ئێستا هیچ جەنگ و پشێویەکی ئەو تۆ لە وڵاتەکەتا نییە ئەوەی کە هەیە بە هۆکاری ئابووری لە قەڵەمی ئەدە باشە کاک ئاری بەدەر لەوەی کە مافی پەنابەری و چانسی پەنابەریان لە ئێستادا کەمە راپۆرتێکم بینی من هەر دەستگاکەی خۆتان بڵاوی کردبوو کە تایبەت بە ڕۆژی پەنابەران کە ئازار دەدرێن پەنابەران ئەم ئەگەر باسێک مالە و راپۆرتە بۆ بکەی بە دڵنیاییەوە لە ئەم ئازاردانە بۆچی ینی ئەم پەنابەرانە کە دەچنە ئەوێ لەگەڵ ئەوەی کە یارمەتی نادرێن و هاوکاریشیان ناکرێت ئازاریش دەدرێن بەڵێ بە دڵنیایەوە دیارە وەکوتم بەهۆی ئەو ڕێژە بەرچاوی کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردو وڵاتانی ئەوروپا لە ئێستا تەرکیزی تەواویان لەسەر سنوورەکانە بە تایبەتی ئەو وڵاتانی کە دەواازێکی سەرچین بۆ گەشتن بە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی تورکیا و لە کەناراوەکانەوە زۆرێک لەو کردە ڤیددیویانی کە بڵاوەکرێنەوە دیارە ئەبینین لە چۆن لەلایەن پۆلیسی کەناراوەکان تەقە بە چواردەوری ئەو چوپاناکەن کە ژیانی 45-50 کەسی تایە ژن و مناڵی تایە خەڵکانی بێتاوان و سڤیلی تایە و لە جەنگ و پشەوی ئەوان خۆیان هەڵهاتون بەڵام لە هەمان کاتا لەلایەن پۆلیسی کەناراوەکان وە لە ئێستا کەتا ئەم ساڵیش هێزێکی تایبەتیان دروست کردبوو بە ناوی هێزی فۆرەکس و لە زۆرێک سنوورەکانیان تەنی بوو بە شێوەیەکی زۆر خراپ و شێوەیەکی زۆر نائینسانیانە مامەڵیان لەگەڵ پەنابەرانەکە ئەم شێوە دڕندانەی کە باسی لێوە دەکەین و ئازار دەدرێن و لەم حاڵەتەیە ڕۆڵی میدیای بەتایبەت میدیای کوردی یعنی ڕۆڵێکی باشی گێڕاوە لەوەی بەتایبەت ئەم وێنانە ئەم سوورانە بگەێنێ بە خەڵک ئەم وێنانە بگوازێتەوە بۆ ئەوەی ئەوانەی کە فکرێکی وابیرکردنەوەیکی وا لە مشکیاندا هەیە کۆچ بکەن ڕەنگە ئەگەر ئەم سوورانە ببینێ پەشیمان ببێتەوە کەواتە پرسیاری گرنگ ئەوەیە لەم کاتەیە ڕۆڵی میدیای کوردی چییە لە گەیاندنی ئازار و ناڕەحەتیەکانی پەنابەران بەدڵنیایی میدیای کوردی بە پێی پێویست نەبوو هەتاوە کوێسە تەنها لە ساتی ڕووداوەکان ویا با بڵێن کە ئامارەکانیان پێویست بۆ لە کۆتایی ساڵا هاتوونە لێدوانیان وەرگرتووە گەرنە ئەو ناڕەحەتی بەسەر کۆچبەر و پەنابەر و بەسەر هاوڵاتی عراقی کە منم ڕێژەی باسەکە مەڵم 256 کەس گیانی لە دەستداوە 183 کەسمان هەیە بێ سەر و شوێنە بەدەر لەمانە ئێمە بەدایان و بە سەدان کەسمان ڕادەسی هێزەکانی بەرەی نووسرە کران و لەلایەن دەستگای دژە تیرۆرە توانیمان لە سووریا هاوکاریان کەین ئازادیان کەین و بیانی بە کەسوکارەکانیان شادکەینەوە بەدایان کەسمان هەیە مناڵمان هەیە لە دایک و باوشان لە وڵاتان دابڕێنراوە مناڵەکانیان لە ژێر ڕعایی ئیجتیماعی و لە کەم پێکایەوە دایک و باوچان لە گرتوخانە لە شوێنێکی دیکەیە بەدایان کەیسی ئاوامان هەیە کە لە کاتی کۆچی نایاسایە لە یەکتری دابڕاون چەندین کەسمان هەیە بۆ ماوەی درێژخایان 6 مانگ 7 مانگ ساڵ لە گرتوخانەیە بوونەوە لەبەر خراپی ڕەوشی تەندروستی لەناو سزنەکە تووشی نەخۆشی دەرونی بوونە و بە تایبەتی لە ئێستا ئەوانی کە ئێمە هەمانە لە وڵاتانی بەڵقان لە کەمپەکانان بەداخەوە ڕەوش و بارودۆخی دەرونیان زۆر خراپە و لە ڕووی خواردن و پێداویستی زۆر خراپە بە هەمان شێوە ینی ئەمان ڕۆشن بەرەو ژیانێکی شایستە و باشتر بۆ خۆیان و خێزانەکانیان بەڵام پرسیارەکەی من ئەوە بوو ئەم دۆخە خراپە پیشان بدرێ بە بەردەوامی پێتوانیە کەسانێک هەبن کە ئەو بیرکردنەوەیان لەلا نەمێنێ و ئەو کۆچەی کە لە ئێستاە هەیە بەرەو کەمبوونەوە بچێ بۆ ئەوی تووشی ئەو بارودۆخە خراپانە نەبن بەڕاست بەڵێ بەدڵنیای وەکو وتم میدیای کوردی بەگشتی بە تایبەتی لە کاتی ڕووداوەکان کە ڕووداوی نەخوازراوە ڕوویداوە دەنگدانەوەیکی بووە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو کاتە هاتۆتە سەرخەت کە بێت ڕووماڵی ئەوانە بکار ڕووماڵی گەڕانەوەی تەرمەکان بکە ئەگەر چی ئەمەش ئەبێت تەسیری هەبێت لەسەر هاوڵاتی کە پێویست بۆ ناکات لە پێناوی گەشتن بە وڵاتانی ئەوروپا کە بەڕاستی ئەو بەهشتە نیە
ژیانی خۆت و ماڵ و مناڵت بخیتە مەترسیەوە 35 کەس بچیتە ناو بەلەمێکی شەق و شڕەوە و یا لە گرتوخانەکان ئەو سوکایەتیانت پێ بکرێت لەلایەن گروپ و باندەکانی قاچاقچیەوە بەدایان کەس پارەی زۆری لەسەندراوە ئەشکەنجە دراوە لەو ڕێگانە ئەکرا ئەمانە دەیان و سەدان چیرۆک بۆ دیکۆمنتاری لەسەر دروست بکرێت و بەدایان کەیس و سەدان کەیس لەلای ئێمە تۆمارەمانە ڕاگەانەکان دەتوانن ئیسفادەی لێ بکەن وتوان فیلمی لەسەر دروستکەن بۆ نەکراوە بە پێی پێویست دیارە هۆکارێکی شەیە ئەوە خۆتانۆک و دەستگای لوتکە یعنی ئەو هەموو کەیسی کە لەلاتانە ئاگداری هەموو ئەو کەیسانە هەن کە لەوێ هەیە بەوانەی کە دیار نامێنن بەوانەی کە بارودۆخیان خراپە هەوڵتانەیەوە لە ڕێی سۆشیال میدیاوە ینی ئەم بارودۆخە خراپە بگەێنن ینی چونکە ئەوەی دەزانین لە ئێستا خەڵک بەردەوام لە ڕێگەی موبایلەکەیەوە ینی متابعی هەموو شتێکەکە ئەگەر پیجێکی تایبەت هەبێ مەسەلەن بەوەی کە ئێوە بارودۆخی ئەم کەسانە پیشان بن بەدڵنیایی شتێکی زۆر باشە بە دیارە من لەلایەن برادەرانمانەوە جێگری سەرۆکی دەستگاکە کە خۆی هەر لە ڕاگەیاندنی کورسات کارەکە ئەو فکرێمان هەبوو ستۆدیۆیەکیشمان دروست کرد بەڵام لە ڕاستەکە پێویستی بە پاڵپشتێکی دارایی بەهێز بوو بۆی کە بتوانین بە بەردەوام بێت ئەم بەرنامانە بەداخەوە نەماتوانی خۆمان وەکو موەسسەکە و ئێمە ئەوەی کە پێویستی بزانین ڕنگ بێت دەستگای ڕاگەیاندن لە ئێستاە بە تایبەتی ئەمانی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرن ئەمان ناتوانن سوود لەم کەیسانە وەربگرن وەتوان بێنزانیارەکان لە ئێمە وەربگرن بۆی کە بتوانن بنکۆڵکاری باشتر و جوانتری بۆ بکەن بۆی کە ڕەوشی پەنابەر لە کاتی کۆچی نایاسایی یا پیشان بن بە دەر لەمانەش یەک شتێکی کەیە گرنگە کە قسەی لەسەر بکەین ڕەوش و بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقە بەداخەوە ئەبێ ئەمەش باز بکرێ ئەویژەوەیە کە ئەم خەڵکانی کە کۆچەکەن لەو پەڕی ناڕەحەتیە لە هەرێمی کوردستان کۆچەکەن بەدایان سەدان کەسمان هەمووی یعنی ئەوەی کە کۆچ ئەکا لە ناڕەحەتیایە یاخود پێتان وانە بەشێکی ئەو گەنجانەی کە بە نمونە ینی برادێکی ڕۆشتووە یاخود لەگەڵ برادێکە حەز ئەکا ینی حەزەکە ئەو شتە تاقیب کاتەوە یعنی ئەمە ڕەنگە لە ڕووی داراییش و بارودۆخی ئەوەندە خراپ دەبێت ڕەنگە زۆر کەسانی لەو خراپتریش هەبن بەڵام بیر لەو نەکاتەوە کە بۆ شێوەیە کۆچ بکە کەواتە بەشێکی بۆ چاولێکەری ناگەڕێتەوە دوجار هەچیە بێت چاولێکەری بێت ناڕەحەتی بێت نەبوونی موچە بێت برسێتی بێت نەبوونی هەلی کار بێت نەبوونی بیمێکی بێکاری بێت مرۆڤ ئازادە هیچ کەس ناتوانێت ڕێگر بێت لە بەردەمیان لەوەی کە بێت لێرە بژیاوە تا لە تورکیا بژیاوە تا لە هەچێک لە وڵاتانی ئەوروپایا بڕوا لە هەولێر بژیا یەکێکی کەردیکە لە شارەکانی عێراق هۆکار هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پێویستەکە ڕەوش و بارودۆخی هاوڵاتیان بەرەو باش بەرێ و خزمەت گوزارە سەرەتایەکان بەرەو پێش بەرێ بتوانێت دابینی کە وە بە تایبەتی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە ئەمانە سەرمایەکی نیشتیمانی کۆتا قسەی ئێوە چییە وەکو دەستگاکەتان و وەکو ڕێنماییەک بۆ هاوڵاتیان کۆتا قسەتان ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم کۆتا قسەی من لەسەر ئەم ڕووداوەیە بە دڵنیایی دەستگای لوتکە هاوشێوەی ڕووداوەکانی دیکە بەداخەوە هیچ کەم تەرخەمیەک ناکە هەموو هەوڵەکانی خۆمان لەسەر ڕاستپاردەی بەرزکا قوبات چڕ کردوێتەوە بۆی کە بتوانین دەرئەنجامێکمان هەبێ و بەشکوی شەڵا هەواڵێکی دڵخۆشکەرمان پێبێ بۆ کەسوکارەکانیان و کەسوکارەکانیشان پێویست بۆ کاکەدان بە خۆیانە بگرن هەتاوەکو بەیانی دووبیانی بزانین پۆلیس بە شێوەیەکی فەرمی چی وەڵامی ئێمە ئەداتەوە لە دەرەنجامی ئەو ڕووداوە نەخوازراوە کە وەکو وتم ڕێژەکە لای ئێمە بە بەرزی وردە تۆمار ئەکرێت چاوەڕوانی دوا راپۆرتی پۆلیسەکەین کە بەدەستمان بگا بۆی کە ئێمە وەڵامێکمان پێ دەستان خۆش بێت زۆر سپاس ئاری جەلال سەرۆکی دەستگای لوتکە سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان بۆ ئەو ڕوونکردنەوەتان بەڵێ ئێمەش بە هیوای ئەوەی ئەو خێزانانەی لە چاوەڕوانی هەواڵێکی کەسوکاریانان با هەواڵی خۆشەوە بە دیداری کەسوکاریان شاردنەوە بەڵێ ئەزیزان ئێمە ڕەنج پشدەری ڕۆژنامەنووس و چالاک لە کەیسی پەنابەران بڕیار بوو لە بەرنامەکە لەگەڵمان لە ڕێگەی سکایپەوە ئامادەی هەبێ بەڵام بە داوای لێبوردنەوە بۆ کاکڕەنج بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە نەمانتوانی وەری بگرین کێشەیەکی تەکنیکی لە هێڵی پەیوەندیەکەدا هەبوو بۆ بەرنامەیەکی تر ئیشەڵا لەگەڵی گفتوگۆ دەکەین سواز بەوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە